بینەرانی عزیزم دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لەگەڵتان لە گفتوگۆکردن لەسەر تەوەری ئەمڕۆی دووجار بیر بکەرەوە. کاگاسۆ گەر لەسەر هەڵەی استراتیژی بوەستین دکتۆر ئەڵێت ناکرێت ئەکرێ ناو بنرێن هەڵا ناو نەنرێن هەڵەی استراتیژی، بەڵام وا باوە ئێستا پیانەوتری هەڵەی استراتیژی ئەڵە ڕەنگە خیانەت بچێتە زمنیە و تاریفەوە بە بڕوای تۆ یەکێتی هەڵەی استراتیژی کردووە کە بێت بە هۆکاربەوەی بە شێوەیەک لە شێوەکان پاشەکشە بکات. ڕەنگەم بەرنامەیەکی مشتومڕێکی قوڵ نەبێت لەسەر ئەم بابەتە، بەڵام استراتیژی نەتەوەیی هەیە، استراتیژی حیزبێکیش بۆ خۆی استراتیژی خۆی هەیە، یعنی ئەکرێ بڵێ هەڵەی استراتیژی بەنسبەت یەکێتیەوە نەک بەنسبەت هەموو قسەکانی شەروان کاگاسۆ قسە کراوە لەسەر ئەوەی بۆ نمونە بە شێوەیەک لە شێوەکان دەنگەکانی یەکێتی کەم بۆتەوە ئەوتری هەڵەیەکی استراتیژی بۆ ناوخۆی بۆ ڕۆڵ یەکێتی بۆ لەسەر یەکێتی بەو پێ هەڵی استراتیژیە بۆ یەکێتی، ینی بۆ یەکێتی بۆ خۆیەوە وەختی تر قسەی زۆرتی لەسەر بکرێ، بەڵام دەربارەی گەر بەعام لەسەر هەڵەکان بوەستین. پێش ئەوەی لەسەر ئەوە من بۆچوونەکەم بۆی ڕوونتر بێت، نکۆڵی ڕۆڵی مامجلال ناکرێت لە یەکێتی، ینی مامجلال پێشتم بە تەنانەت بە بانگەشە پێکردنی بەم دووریە بارتەقای هەموو پێکاتەکانی تری یەکێتیە لە کۆکردنەوەی دەنگدا. ئەمە لە ناو یەکێتیە ئێستا بە خاڵی بەهێز باسەکرێت لە کاتێکا ئەمە خاڵی زۆر لاوازی یەکێتی و زوربەی لایەنە سیاسەکانی ئێستای کوردستانە کە چارەنووس و سەنگ و قورسایی حیزبەکانیان نەبەستنەوە بە تاکە کەسێکەوە یا بە هەندێکجار بە بنەماڵەیەکەوە. ئەمە دوورە لە لێکدانەوەی استراتیژیانە، ئەمە بە مۆدێرنکردنی ئەقڵێتی دەرەبەگانەیە، ینی داڕشتنەوەی سیستەمی دەرەبەگایەتیە لە چوارچێوەیەکی مۆدێرنە کە ئەم حیزبە بە تاکە کەسێکەوە بەستنەوە ئەو کەسە سیحەتی باش وێ هەموو حیزب سیحەتی باشە ئەو نەخۆشکەوێ ینی یاریکردنە بە ڕێساکانی یاری شەترەنج هەموو هێزەکان لە پێناوی مەلیکە، لەگەڵ مەلیک کەوتە مەترسیەوە یا مەلیک لە یاریەکە تووشی شکست بوو هەموو یاریەکە و هەموو هێزەکە ئەگەر هەر هەمووشی مابێ هەست ناکەیت لەم مەسلەی یەکێتیش حاڵی هەموو لایەنە سیاسیەکانی بەڵێ وتم هەموو لایەنە سیاسیەکان بە ئۆپۆزیسیۆنیشەوە بەستنەوەی پارتی ئەمە یەکێک لە خەلەلە سیاسیەکانە کە تا ئێستا حیزبی سیاسی لە ئێستای کوردستانە بە سیستەمێکی زیندوی دیموکراتیانە ئیش ناکاوەکەوەی کە لە وڵاتی دیموکراسی تەندروستەکانە کاری لەسەر دەکرێت کە پێگەیاندنیەکی سیاسی هەیە لە ناو حیزبا و لە کەشی سیاسی گشتیشە سەرکردەکان دروستەکرێن پێ ئەگەیەنرێن ڕۆڵی مێژووی خۆیانیان پێ ئەگەڕێ و دوای ڕۆڵەکەیان سەرکەوتوو بن یا شکست خواردوو بن ئەکشێنەوە، ئەگەر سەرکەوتوو بن لە دوو خول زیاتر لە پۆستەکانیان نامێنەوە ئەگەر سەرکەوتوش بن، خۆ ئەگەر سەرکەوتو نەبن و تێک بشکێن ئەوە لەگەڵ یەکەم شکستیانە لە هەر پۆستێکدا بن بەرپرسیارەتی شکستەکە لە ئەستۆ ئەگرن و ئەسڵەن لە پرۆسی سیاسی ئەکشێنەوە، یعنی کە ئەوە لە وڵاتی ئێمان نەبوو بەباو و ئەگەر باز لە شکست بکرێت لە مێژووی ئەم لایەنە سیاسیانە بە حیزبەکانی دەسەڵات و دەرەوەی دەسەڵاتیشەوە زۆربەی ئەوانی کە ئێستا مقدرات و چارنووسی ئەم وڵاتیان بەدەستەوەیە ئەوەی خاوەنی شکستن ئەوە خاوەنی سەرکەوتن نین، ئەوەی نەهامەتیان هەنێجار بەسەر میلەتە هێناوە ئەوەیان سەرکەوتن و دەستکەوت بۆ ئەم میلەتە بەدی نەهێناوە، بەڵام لە یاریکردنیەکی فێڵبازانە بە دیسان سۆزی خەڵک بەداوە لێبوردنێکی هەڵخەڵەتێنەرانە وەک بەرزەکی بانان بۆی دەرەچن و تا چەندە هاوڕای لەگەڵەوە بۆچوونەی کە ئەڵێت ئەمە ڕای بەرپرسێکی یەکێتیشە ئەڵێت یەکێتی پێش سی حوزەیران لەگەڵ یەکێتی دوای سی حوزەیران زۆر جیاوازە، سی حوزەیران گورزێکی گورچک بڕ بوو وەکوترێت لە بەریەکێتی کەوت زۆر بە کورتی. من لەو بڕایە نیم سی حوزەیران تاقە هەڵەی گەورە نییە لە مێژوویەکی نیشتیمانی کوردستانە ئەسڵان، بەڵام بە حکمیەوە یەکێک بێت لەو هەڵانەی وەکو ئەو تێ دەمەڕی من نییە لەم دواییانە کراوە تەسیری لەسەر هەڵبژاردنەکان داناوە. کاک یادگار هەڵا ینی شکست بە تەراکومات دروستە بێ، شکست بە لەحزە دروست نابێ، لە لەحزەیەکە دەرەنجامەکە دەرەکەوێ ئەگینا ئەوە بەرهەمی کۆمەڵێک هەڵە و کەم و کورتی یەک لە دوایەکە کە کەڵەکە ئەبێت و شکستەکە لێ دەرەچێت و لە فیزیاشە وایە ئەو لە پلەی گەرمایی بژێر سفرەوە تا ئاگاتە 100% ئاکوڵێ، بەڵام ئەم سەدە خۆ لە 60 شاگەرم بووە لە 70 شاگەرم بووە لە 40 شاگەرم بووە، یعنی ئەم سی حوزەیرانە ئەکرێ بە بەهانەی ئەم شکستە بە دڵنیایی سی حوزەیران کاریگەریەکی زۆری هەبوو لە ئەنجام شکستە، بەڵام سی حوزەیران خۆی بەرهەمی ڕێکوتنامی استراتیژیە کە ڕێکوتنامی استراتیژی بەرهەمی مامجلالە،
ینی مامجلال خۆی لە کاتی حزوری خۆی و بەڕای تۆ حزوری مامجلالیش لێرە بۆ هەرهەمانی شیە کردەوە چونکە یەکێتی نیشتمانی کوردستان دەڵێت مامجلال ئاگای لە ناوەڕۆ ناتوانم بڵێم ئەی کردووان نێکرۆ ڕەنگە زەرفەکە گۆڕابێەوە ئەو کۆبنەوەی دەباشان لە نێوان بەڕێز مامجلال و کانوشتوان نەکرا ئاماژەیەکە بۆی کە ڕەنگە وای نەکردایە بەڵام هەر بەڕێز مامجلالیش بوو لە ئیتفاقی استراتیژیش تەنازولی بۆ پارتی کرد و حکومەتی بۆ کاگنێچیر دووبارە کردەوە و حیسەکە یەکێتیایەوە بە جایتر بەوان یعنی ئەمە لە مێژوو یەکێتیان نوێ نییە و لە مێژوو هیچ لە حیزبانشان نوێ نییە و ناژبێ پرۆسی سیاسی بە تاکە کەسەوە بەسرێتەوە ینی ئێمە میلەتێکین ئەبێت لەو قۆناغە تێپەڕێنین کە تاکەکان هەموو مێگەلن و تەنیا شوانێکیان هەیە ینی ئەبێ هەموو تاکێک خاوەنی کەسایەتی خۆی خاوەنی ڕوانینی خۆی خاوەنی ئەهمێتی خۆی بێ نەک بەقاعدەی شەترەنجنا بەقاعدەیە کە تاک لەوەک چۆن لە سیستەمی دیموکراتی لەسەر تاک و مافی تاک و بەرژەندێکای تاکدا ڕێژراوە ئەگەر باز لە دیموکراسیەتەکەین ئەبێت تاکشت بێ مەخسەشم لەوەیە کە سەرکردە و پێشەواکان ڕۆڵیان سفرگرێتەوە بە دڵنیایی ڕۆڵیان لە خەڵکی تر کاریگەرترە بە هەڵا یا بە سەرکەوتن. سپاس دەکەم دکتۆر دوایی دێمە لای تۆ بۆی کۆمنتی وەرگرم فەرموو پرسیارەکەت بکە کاک عەبدوڵڵا. زۆر سپاس دەکەم من پرسیارەکەم بۆ مامۆستا دڵشاد من زۆرم پێچێرە مامۆستا دڵشاد دەڵێ وەڵام من داتایەکم لەلا نییە بزانم ئایا ئەندامانی حیزبەکەم کەمی کردو یا زیایی کردووە. باش تۆ ئەندامێکی مەکتەبی سیاسی داتای حیزبەکە لا نەبێ زیایی کردووە ڕاوێژکارێکی مەکتەبی سیاسی ئاگای لێ نەبێت داتای حیزبەکەی زیایی کردو یان کەمی کردووە من زۆرم پێچێرەوە حیزبە چۆنە ڕاوەڕێوە. بەڵێ زۆر سپاس. کاک زاناگەر فەرمووی بەڵێ دکتۆر. بەڵێ لە ڕاستیە سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە حەقیقەتە بەرنامەکەی کاکە یادگار کە خۆی ئەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان پاشەکشەی کردووە لەم ژمارەیەوە بۆ ئەو ژمارەیە ئەو ژمارەیە لای من ڕوون نییە من ناڵێم ئەنجامە بەلایەکان واڵێن بۆکو ئێستاش باسمان و کاگاسۆش تەییدی ئەو قسەی کردەوە ئێمە لە هەڵبژاردننی پێشوا ژمارەی پێشمان لا نییە کە تۆ ئەڵەی دابەزیوە ئەبێ ژمارەیەک لابێ بڵێ لەم ژمارەیە دابەزیوە بۆ ئەو ژمارەیە ژمارەیەک وونە ئەتوانین بڵین لەسەر ئەم ژمارەی ئێستا قسە بکەین بۆ ئەوەنەیە بۆ زیاد نییە بەس ناکرێ بڵین دابەزیوە ئەتوانین بڵین یەکێتی نیشتیمانی خاوەنی مێژوویەکی پڕ لە سەروەری و خەرمانی دەستکەوتە بۆ ژمارەی دەنگەکانی ئەوەنە و نیوی ئێستا ناهێنێ بەس بڵین دابەزی ئەبێت خاڵێکم لەلابێ من لەم نییە ئەگەر هەر بە ڕێزێکی لایەتی سوپاس یەکەم پێم بڵێ لە هەڵبژاردنی 2009 یەکێتی چەند هێناوە ئەمە بەهۆی ڕێکەوتنامەی ئێمە و پارتی دیموکراتی کوردستان و بە لیستی کوردستانی ئەو ژمارەیە وونە. دکتۆر حقیقەتێکی ناکرێت ئەمەیەک یەکێتی نیشتیمانی کوردستان دابەوە دائنێن تەنانەت وەکو کاگاسۆ وتی دکتۆر بەرهەم لە بەیاننامەکەی دووشەی دۆڕانی ئێمە ئەڵێین مەکتەبی سیاسی ئەڵێن نیگەرانە لە ئەنجامەکانی بۆ نیگەرانە لەبەر ئەوەی چاوەڕێی ئەوە بوو زیاتر لەمە بێنێت زیاتر لەم دەنگانە بێنێ کە ئەو نەیهێناوە نیگەرانە بەڵام وەکوتم جۆری داڕشتنی پرسیارەکە و ئەمە لە ڕووی زانستیەوە کە من کەسێکی ئەکادمیانە قساکەمە حقەتا بێ دوو ژمارەم لابێ بڵێم بۆ ئەوەی لەسەر حەجمی ژمارەکان قسە بکەم 50,000 دابەزیوە 75,000 100,000 چکە هەر حەجمێ لەو ژمارانە هۆکاری خۆی هەیە ئەگەر 20,000 دابەزی بێ وەکوتم زۆر سروشتیە و ئاساییە و لە هەموو حیزبێکە بێ ئەگەر 150,000 دابەزی بێ لە ڕاستیە ئەو پێویستی بەوەیە هەڵوەستەی لەسەر بکەین زانین چییە من ئەوم لەلانێ کاک عەبدوڵڵا بەڵێ زۆر سپاس لەسەر کاکە قاسۆ ئەگەر ئیجازە بدەیت من زۆر پشگیری ئەوە قسەیەکی دووپات بکەمەوە ئەڵێت شکست بە تەنها هەڵەیەک دروست نابێت وەکو خۆی لە تەراکوماتە چەندین شت کەڵەکە بووە گەشتۆتە بەمڕۆ یەکێتی تووشی ئەم شکستە بووە نەگەیشێتی وەکو کاکە ئاسۆوتی ئەوە یاسای دیالکتیکە دائیمەن بڕەکان گۆڕانە بڕەکانە بنەوە گۆڕانی جۆری وەکوش نمونەکەی خۆی هێنایەوە یاسایەکی دیالکتیکە لە حەقیقەتە و من زۆر پشگیری ئەو قسەیەش یەکەم دکتۆر ئەم یاسای دیالکتیکە وەکو خۆتەڵی بە تەواوی بەسەرێکێتیدا جێبەجێ هەموو حیزبێکە بەسەرێکی بەسەر هەموو دیاردەیەک تۆ شکستە ئەوە کۆی من ناڵم شکستە ئەڵێم ئەوە ئەگە کۆی ممارەسەی یەکێتیە کە بێت ئەنجامی ئەوەی کە ئێمە ئەوەنە دەنگ بێنین زیاتر نهێنین کۆی ممارەسە وەکو دکتۆر بەرهەم لە بەیانەکە شاوتێتی کۆی ممارەسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکمڕانی لە حیزبایەتی لە ژیانی مەدەنی ئەوەیە کە ئێمە بۆ نمونە کاتی من پێ بڵێمە بەستم ئەمە بوو دکتۆر ئەڵێ ئێمە فەشەلمانی نا من ئەڵێم ئێمە بۆ 25 ناهێنین بۆ نمونە بۆ 25 کورسی ناهێنین بۆ سی ناهێنین لەبەرەوەی ئەدای ئێمە ئاوایە بای ئەوەنە خەڵک دەنگ یامەتێ کۆیەکی یەک شت نییە کە کاسۆ جوانی وت دووەم لەگەڵەوە شاپشگیری ئەو ڕایشم من لە حقیقەتە من باسی واقعەکەم کە هەیە بەڵام ئایا واقع قەناعەتم پێێتی نەخیر ئێمە ئەبێ ئایندەی
ژیانی سیاسی لەمەولا بە تاکە کەسەوە نەبەستینەوە فعلا ئەوێ وەکو هەموو دنیای پێشکەوتوی مۆدێرن کەسانی سیاسی دێن و دەڕۆن سەرکردەکان دێن و دەڕۆن حیزب دێ و دەڕوا حیزبێکی تر دروزە بێ ئەمە کۆتایی دنیا نیە ئەبێ وا لە خەڵکی خۆمان بگەێنین بەڵام ئەمڕۆ واقعەکەیە من باسی واقعاکەم جەنابی مام جلال بەهۆی هەموو ئەو هۆکارانی کە باسمان کرد سەرکردەیەکی کاریزمیەکی نیشتیمانی کوردستانە لە غیابێ کارتێکردنێکی گەورەی هەبووە ئایا ئێمە ئەم واقع باشە یا باش نییە ئەمە شتێکی ترە ئایا قناعەتمان بەوەیە کە جارێکی تر مام جلالیکی تر دروست بێتەوە ئایا جارێکی تر سەرکردەیەکی وا دروست بێتەوە کە تەنها خۆی فریاد ڕست بێ و خۆی دروست بێتەوە یان بەڕای من دروست نابێتەوە بۆ دروست نابێتەوە لەبەرەوەی حیزبیش پێویستی بەوە نیە لە ڕاستیە جارێکی تر و کۆمەلگاش پێویستی بەوە نیە جارێکی تر سەرکردەی ئاوا مەزن دروست ببن کە تووشی شکست بوون گەلەکەش تووشی شکست بێ حیزبەکەش تووشی شکست بێ زۆر سپاس بەڵێ کاکەزانە فەرموو شەکی بە خێراتنی هەردوو میوانەکەم و ئامادەوانی بەڕێز سەبارەت بە تەوەرەکە ئەگەر زیاتر زانستیانە قسە بکەین بەڕاستی من وای نبینم هەڵی استراتیژی یان غیابی تاالبانی هۆکار بێت من وای دەبینم دەنگەکانی یەکێتی دابەش بووە بۆ یەکێتی و گۆڕان بەوەی لە حزوری تاالبانی گۆڕان لە 25 حوتوانی 25 کورسی بێنێ ئەمەش ئەومان پێ دەڵێت کە پەیوەندی نییە بە غیابی تاالبانی و بەڵکو من وای دەبینم کۆمەڵی خەڵکی یەکێتی ون بوون لە نێوان ڕابردوو ئێستا کە بەرپرسەکانی گۆڕان ئێستا لە سەرکردەکانی گۆڕانی ئێستا لە سەرکردایەتی مەکتەبی سیاسی و ئەو کاتی یەکێتی دابوون بۆ پرسیارەکەم بۆ زیاتر بۆ دکتۆر دڵشاد یەکێتی بۆ لە دوای 25 حەو نەیتوانیوە هیچ نابێتەوە بەهێزی دووهەم من تاوا پشگیری قسەکەی کاکزاناکەم یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی کەمکردنی یان نیوەبوونی دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان جیابوونەوەی گۆڕان میلەی پرسیارەکەی ئەو بمبورە ڕۆژنامە نووسێک ئەڵێت گۆڕان لە 4 ساڵی ڕابردوودا مۆدێلێکی هێندە بەرز و سەرکەوتوو نەبووە کە یەکێتی نەتوانێت تەجاوزی بکات بە پێچەوانەوە یەکێتی دەیتوانی گرەوی خۆی لە گۆڕان باتەوە قسەکانی کاکەزانە دەنگدەری یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە پێش 2009 هەبوو دابەش بوو نیوەی ڕۆژ بۆ گۆڕان نیوەشی مایە بۆ یەکێتی زائد ناقص 5 وەکو پتم لە سەدا ئەوە گرنگ نیە لە حقیقەتە بۆچی ئێستا بەپێی ئەنجام بەرایەکان ژمارەی دەنگەکانی گۆڕان زیاتر لە یەکێتی ئەوەش شتێکی زۆر سروشتیە کە تۆ لە حیزبێکی دەسەڵات هابی حیزبی دەسەڵات واتە چی واتە ناتوانانی هەموو ئەو خوازیارانەی کە خەڵک هەیەی جێبەجێ بکە یەکێک تجاوزی سەرزەویەکە تۆ دەسەڵاتی ئەچی تجاوزەکەی ڕوخێنی سپێنە دەنگ نایەتێ کامێرەکانی سەرجادا مخالفەیەکی مروری ئەگرن ئێمە وا فێر ڕاهاتوین ئەو کەسەی سەرپێچەکەی بۆیێتەوە سپێنە تۆڵە دەسەڵات دەکاتەوە ئەڵێ من دەنگ نادەبێ ئەمە بۆ نەخیر لەم دواییانە لە کاتی بانگەشەیە کامێرەی بانگ کامێرەی چاودێری شۆمان بە سوتفەش نابی بیزە بە ڕەنگە ئەوانەش هۆکارێک بوون بووی کەوە بەمەستمەوەیە حیزبی دەسەڵات تێ و نەتەوێ ئەکەوێتە بەر چاوی هەموو میدیاکان چاوی ئەحزابی ڕکابەر دووەم بوونی ڕکابەرێکی بەهێزی وەکو گۆڕان و بزوت کۆمەڵ و ئەوە وەکو خۆشت ئاماژەت پێکرد کە چەقی کارتێکردیان لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بوو چەقی کارکردنی هەموو حیزب ئۆپۆزیسیۆنەکان سلەیمانی و گەرمیان بوو ئەمە تەفسیری قسە لەسەر ئەدای لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بکەین و ڕایان بەرامبەر بە یەکێتی بە تایبەت بزوتنەوەی گۆڕان لەسەرەوەی ئەوترێت هەوڵیان ناوە یەکێتی بچووک و لاواز بکەن بەس قسەیەک لەسەرەوەی بەڕێز باس کرد بێگومان ئەو مۆدلی کە بزوتنەوەی گۆڕان هێناوێتی مۆدلێکی هێندە جیاواز نیە لەگەڵ مۆدلەکە یەکێتی نیشتیمانی کوردستان کە یەکێتی بەرامبەری بەڕاستی نەتوانێت تەجاوزیکە بەڵام واقعەکەیە دەنگدەرەکانیان یەکن دوو دەنگدەر هەیە بەشە لەم لایە بەشە لەولایە لە ئینتخاباتێکە ئەمیان شتێکە بە ئەویان شتێکە بە هیچیان دەنگدەری حیزبەکانی تر نابن هیچ حیزبێکی ئیسلامی دەنگی یەکێتی نایبە گۆڕان نایبەوە پارتی شەروە ئەوان دەنگی سابتی خۆیانە زۆر سپاس فەرموو کاکەم حوسێن پرسیارەکەم بۆ بەڕێزکاری دڵشاد ئایا هۆکاری تازەکردنەوەی بەڕێزکار مەسعود بەرزانی بۆ چێگەڕێتەوە پرسیاری دووەمیش هۆکاری ئەو تاقەکردنانەی پێرەشە و بۆچی بوو زۆر جوانە بەڵێ دکتۆر خۆشت لە لێدوانێک کاڵی ئەگەر بارزانی یاسای درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی پەسەند بکات هەرێمی کوردستان لە قەیرانێک ڕزگارەکات ئەو قەیرانە ڕاستە ئێمە لە بەردەمی دووڕیانێکا بووین لەو کاتەیە لە حقیقەتە ئایا دەستور ئەو کاتە پرۆسی دەستور هەبوو ئایا دەستور خرێتە ڕیفراندۆمەوە یا ناخرێتە ڕیفراندۆمەوە مشتومڕێکی زۆر لەسەر ئەوە هەبوو و ئایا کە دەستور نەخرێتە ڕیفراندۆمەوە سەرۆکایەتی هەرێم کۆتایی هات پەرلەمان کۆتایی دێ ئێمە لەوێ بەرەو چ ئاراستەیە گەڕۆین حیزبەکانی ئۆپۆزیسیۆن هەمووی دژی ئەوە بوون کە دەستور بچێتە ناو ڕیفراندۆمەوە یەکێتی نیشتیمانی هەڵوێستێکی ناوەندی وەرگرت کە دەستور نەچێتە ڕیفراندۆمەوە سازانی لەسەر بکرێ لە خولی ئایندەدا بۆ ئەمەش پێویستیت بە کات هەیە
بۆیە درێژەکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێم بۆ ئەوە بوو کە سازانێکی نیشتیمانی لەسەر دەستور بکرێ و بە 2 ساڵ تازەکردنەوەی سەرۆکایەتی هەرێم بەڕاستی دنیا کۆتایی نایە ئەگەر ئێمە لەو ماوەی 2 ساڵە سیستەمێکی حکومڕانی پەرلەمانی بۆ کوردستان داوایەکێتی بەداوایی هەرێمی کوردستانی لە قەیرانێک ڕزگار بەڵام هەست ناکەی تووشی قەیران کرد یەکێتی نیشتیمانی حیزبێکی خاوەن خەبات و تێکۆشانە لە پێناوی ڕزگارکردنی ئەم وڵاتە هاتوتە دی لە پێناوی ڕزگارکردنی هەرێمە ئەگەر خۆشی تووشی قەیرانێک بێ ئاساییە قەیرانێکی حیزبی ئەمڕۆ قەیرانە سپێنێ ئەوێ بەسەر کەوتنە بسپێنێ سەر زاڵەوێ بەسەریە بەڵام ئەگەر هەرێم ئاساییشی هەرێم بشلەقێ هەرێم بێ بە 2 پارچەوە هەرێم بکەوێتە بەر مەترسی ئەویان خەتەرە ئەم هاوڵاتیانە تاوانیان چییە خەڵکی کوردستان تاوانی چیە بۆی ئەوەی کەەوە من نەکەومە قەیرانەوە ئەم ژیانی لێ تێک بچێ بۆیە ئەمە ئەبێ لەو ڕوانیەوە سەرکەین ئایا خەڵک چەند قازانجەکە ئەمە یەک بۆ وەڵامی ئەوەی بۆیە درێژکردنەوەی 2 ساڵ بۆ جنابی کاک مەسعود ئێمە بە ضرورەمان نەزانی بەڵام وەکوتم ئەتوانرا بە شێوازێکی تر بێ کە سازانیشی لەسەر بێ خۆ ئۆپۆزیسیۆنیش لە ڕاستیە ئەوەی ڕەت نەکرد بۆەوە چەندین ڕاگەیاندن هەیە کە جنابی کاک نەوشیروان وتوێتی ئەگەر بێت و دەستور بگەڕێتەوە بە پەرلەمان نەک 2 ساڵمە 4 ساڵش ئامادەی سەرۆکایەتی هەرێمێتی لە درێژکردنەوەی 2 ساڵ بۆ سەرۆکی هەرێم بەدەستی بەتاڵاتۆتە دەرەوە بە پشتبەستن بە قسەیەکی کاک بەهرۆز گەڵاڵی ئەڵێت ئەم ئەنجامە بەراییانە ئەمە دوێنێ و پێرێم قسەی کردووە ئەم ئەنجامە بەراییانە دەری دەخات درێژکردنەوەی ماوەی سەرۆکی هەرێم بەبێ هیچ بەرانبەرێکی سیاسی مسۆگەر سیاسەتێکی خۆکوژی بوو سیاسەتێکی یەکێتی کوژی بوو لە ڕاستیە من سیاست دوان نبینم تۆ هەڵوێستێکی نیشتیمانی بفرۆشیت ئەمە کڕین و فرۆشتر نییە من ئەو هەڵوێستە بۆ تۆ ئەەکە مقابلەوە تۆ چەنە مەدەیتێ لە ڕاستیە سیاست ئەوە نییە لە پێناوی بەرژەوەندی وڵات ئەگەر شتێک وت حیزبی جەری ئەو حیزبەکە مووقیف وەربگرێ هەڵوێز وەربگرێ ئێمە ئەو کاتە خوێندنەوەمان وا بووە کە درێژکردنەوەی سەرۆکایەتی هەرێم بۆ 2 ساڵی ئایندە بە مەرجی ئەوەش هەیە ئێمە خۆ لە خۆڕە درێژ نکراوەتەوە بۆیە درێژکراوەتەوە کە دەستور بگەڕێتەوە بە پەرلەمان سیستەمی حکومڕانی بە سیستەمێکی پەرلەمانی کە خوازیاری ئەم خەڵکی کوردستانە بووە کە ئێمە ڕزگارەکە لە سیستەمی تاک حیزبی و تاک کەسی کە کاسۆ جوانشی کردەوە حەز ناکەم دووبارە بکەمەوە بۆیە ئەمە لە پێناوی مەسلەیەکی نیشتیمانی گەورە بووە جاتیایدا هەزاران دەنگدەر چەند هەزار دەنگدەرێک بە هەڵە تێگەێتەوە سزای یەکێتیەدا زۆر ئاساییە لە ئایندەدا ئێمە توانین بۆ خەڵکی بە گریمانەی قسە بکەین دکتۆر پێت وایە یەکێتی گەرژماری کورسیەکانی ئەم جارە ئەمە ئیفتیرازیە لەناو پەرلەماندا ژمارەیەکی هێندە بەرچاو نەبێت کە کاریگەری دابنێت دەستورە ڕەگەڕێتەوە حەزەکەم یەک ڕاستی بۆ بەڕێست و بینەرانی ژوورمکەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ نەک ئەمڕۆ لە ساحەی کوردستانە تەنها دەنگ پێوە نییە بۆ هێزی لایەنێکی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان پێگەیەکی سیاسی زۆر بەهێزی هەیە هەرێم بە کورتی وازە لەناو هەرێمە حیزبە سیاسەکانی هەرێم بە ئۆپۆزیسیۆنیشەوە لەناو عێراقا لە دەوروبەر ئێران سووریا تورکیا ئەمریکا هەموو حسابێکی زۆر کاریگەر لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان داهێنن بۆیە ئەگەر یەکێتی نیشتیمانی 18 کورسی هەبێ یا 20 هەبێ یا 22 هیچ لە پێگەی یەکێتیدا نابەزێنێ هیچ لە پێگەی هێز یەکێتیدا نابەزێنێ کە نەتوانێت کاریگەری کارای هەبێ لەسەر کۆی سیستەمی حکومڕانی ئایندەی کوردستان زۆر سپاس دەکەم بۆ وەڵامی پرسیارەکەی دووەمی گەر بە کورتی بێ زۆر ئەو تەقانەی پێرەشەوە بوو بەداخەوە تەقا بۆتە کەلتورێکی هەڵەی خەڵکی کوردستان لە بناسبە خۆشیەکانە تەقاکەن چێ لە ئێوە لە شایەکانە نەیدیەوە دەیان ساڵەمە پێش بە تەقەی بڕنەوت ئەمە چییە چێ لە ئێمە لە مناسبەکانی خۆشی ترە هی هەموو لایەنەکان ئەمە پابندی لایەنێکی سیاسی نییە ئێمە وەکو خەڵکی کوردستان لاگرێک ڕەنگە وابزانێ خۆشیە دوو پێشتر هەڵەیەکی گەورەیە بەڵێ ڕاستان بووە ئەمە قێزەوترین دیاردەیە لە هەرێمی کوردستانە بەڵێ بەڕێزینە پێویستە هەمومان لە هەموو ڕێگاکانە هەوڵ بدەین ئەو کەلتورە بگۆڕین ئێمە ناڵێن شت پێویستی بەگۆڕینە یەکەم شت کە پێویستی بەگۆڕینە کەلتوری تەقەکردنی خۆشی لەکوێی دنیای پێشکەوتووە هەیە زۆر سپاس دکتۆر زۆر سپاس دەکەم کاگارێ سپاس دەکەم بە خێراتنیار دوو میوانە بە ڕێزەکە و ئامادەوانی خۆشەویستەکەم تۆزێک لە مایکەکە نزیک بیتەوە سپاس دەکەم ئەوەی کە زۆر جۆمان لێ بێ لە میدیاکان وەڵا بۆ کاک دکتۆر ئەوەی کە زۆر لە میدیاکانی دەسەڵات و جۆمان لێ بێ ئەوەی کە زۆر باسی دیموکراسیەکەن باسی وەندی ئەم وڵاتە دیموکراسیە و ئەو دەسەڵاتی کە بەڕێوە شێبە هەر دیموکراسیە بەڵام ئایا ئەپرسم ئەو دیموکراسی کە ئەمان باسیەکەن لە چ وڵاتە یاخود لە چ شوێنێکا بوونی هەبووە کاتێک کە دەسەڵاتە یاخود حیزبێک لە هەڵبژاردنێکدا سەر نەکەوت یاخود ئەو دەنگانەی کە خۆی تەمۆحی هەو نەیتوانی بەدەستی بێنێ زۆرترین هەست کۆ بکاتەوە بیباتە ئەو جێگانەی کە
دەنگکانی لێجیاکرێتەوە ئەمە لە چ وڵات یاخود لە جێگەیەکی دیموکراسیا جێبێتەوە. زۆر سپاس کاکارێز مەبەستێکگەیشتۆ دکتۆر پێمەڵێن کاتی ناوبڕە لە یەک خولەکە. کاکارێز لە ڕاستیە یەکێتی نیشتیمانی بە بەیاننامەی ڕسمی مەکتەبی سیاسی پابندبوونی خۆی بە ئەنجامەکانی هەڵبژاردنەوە ڕاگەاندووە. هەر کار و کردەوەیەک لە دوای ئەوە بوو بێ ئەوە ناڵۆی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە ئیدانەیەکەین هەر تەزویرێک بکرێ ئێمە ئیدانەیەکەین گۆڕان بیکە یەکێتی بیکە پارتی بیکە و هەموو بۆیە سکاڵاش هەیە سکاڵا یاسایی هەیە کۆمیسیۆن هەیە. ئێستا من چەندین سنووقم لەلایەکە دوای تەدقیقکردن دەرکەوتۆ کە یەکێتی نیشتیمانی کوردستان تەزویری دەکراوە. ئەمە مانایەوە نییە ئێمە بە ئەوە پاساو بێ کە تەزویر لایەنی تر بکرێ هەر لایەنێک تەزویر بکات بەڕاستی دەردێکی قێزەونە ئێمە نەفرەت یەکەین. زۆر سپاس دژ بە دیموکراسی. زۆر سپاس کاگاسۆ کۆمنتەکانی خۆت بێگومان و ئەو قسەی کاک دکتۆریش ئەڵێت مامجلالێکی تر دروست نابێتەوە پێت وایە گەرم قسەیە بە شێوەیەک لە شێوەکان وەری بگرین مامجلالێکی تر دروست نەبێتەوە کە کەواتە یەکێتیش قەت نابێتەوە بە یەکێتێکی جاران ئەمە تا چەند منطقیتایە خۆی ینی ئەو زۆر ڕۆشنە هەر پێکاتێک لەسەر چ بنەمایەت داڕێژرا کە ئەو بنەمایە نەما لەبەرێکەڵەوەشێتەوە منە قسەیەم لە زۆر کرد لەم بانگە شەڵبژاردنانایەکە لەو بەڕێزانەی مەکتەبی سیاسی یەکێتی بەغێر مباشر ڕەدیەوەی یایەوە من هەر زۆر زوو باسیەوەم کرد کە یەکێتی ئەمە هەر بۆ یەکێتی نیە بۆ زۆربەی حیزبەکانی تریش گونجاوە بەڵام هەنێک تر بەشتی تر پارسەنیان ناوەتەوە بەڵام بۆ یەکێتی زۆر بەرجەستەیە کە مامجلالم تەژویر کرد بە دەزووی تەزبیحەکە یەکێتی ینی مورۆکانی یەکێتی لە دەزووی مامجلال بەسرا بوون ئەم دەزوێ بەکارتێ مورۆکان بەستن بە تەجروبەی خۆشت تۆ پێشتر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووی بە پشتبەستن بە تەجروبەی خۆشت ئەمە بۆشی بکەیتەوە گەر ڕۆشنە کە جیاوازی بیر و بۆچوون و مامەڵە و ڕوانین لە ناو یەکێتیە زۆر قوڵ و بەرجەستەیە و لە هەنێ دۆخە دەرەکەوێت لە هەنێ دۆخە خەفە ئەکرێتەوە ئێستا لە ئەنجامی تێکشکانەکانە زۆر جار ئەمە زیاتر زەقە بێتەوە لە شکستەکان و دەستکەوتەکانە بە دەستکەوت لە بیرەچێتەوە فەرامۆشەکرێ جنایەکێتی پێکاتەیەکی زۆر نامسەجمی هەیە هەروەکۆی کە ئەمە بەسەر ڕەنگە گۆڕانیشە جێبەجێ بێ بەسەر هەنێ لایانی تریشە جێبەجێ ڕەنگە لایانی ئیسلامیەکان لەمون لایەک مسەجیمتر بن پارتی بەهۆیەوەی کە ڕەکیزەکان لەسەر ئەساسی بنەماڵەیەک داڕێژراوە ڕەنگە بەدیلێکیان هەبێ بەڵام بەتایەتی یەکێتی و گۆڕان پێکاتەکانیان پێکاتەیەکی تێکەڵە ینی وەوە لە یەکێتیا زۆر زەق و بەرجەستەترە ئێستاش لە یەکێتیە بە دەیان و سەدان خەڵکی پاک و دڵسۆز و دەروێشی خزمەتکردنی میلەت هەیە بەڵام یا ناوشیارە یا بزرە و گوێی لە ناگیرێ بەڵام لە پاڵ ئەوەشە ڕەنگە دەیان خەڵکی زۆر لەوە زیاتر خەڵکانی خۆپەرست و هەلپەرست هەن کە دۆخیان بەم وەزە گەیانەوە بازاڕی ئەوانەش گەرمترە بۆیە بە دڵنیایی بەدیلی مامجلال هی ڕۆژ و دوو ڕۆژ نییە مێژوویەک مامجای دروست کردووە نیو قەرن زیاتر و قابل ئەم سەردەمش سەردەمیەوە نەما و کارێزما وردە کارێزما باوی نامێنێ کارێزما هی سەردەمیە بوو کە ئاسی وشیاری خەڵک زۆر نزم بوو ئێستا ئاستە وشیاریەکان چەند بەرز بێتەوە ئاستی دروستبوونەوەی کارێزما دا ئەبەزێ و لێکێتیشە تازە جارێکی تر کاگاسۆ کادرانی پێشکەوتوو یەکێتیش ئەم ڕەیان هەیە ئەو ئەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان بە زۆر هەوراز و نشێودا تێپەڕیوە ئەمە نە یەکەم دانەیە نە کۆتاییشە بێت پێت وایە ئەم کەوتنەی یەکێتی هەڵسانەوەی لە دوابێت بەڵام دوای ناوبڕەکە وەڵام من دێوەرەگرمەوە بینەرانی عەزیزم ناوبڕێک و بەردەوامە